سلامەتی شوێنی کار تەنیا بە خەباتی کرێکاران بەسەر سەرمایەداراندا دەسەپێندرێت. کاتژمێر 7:30 پاژنیوەڕۆی ڕۆژی یەکشەممە 12 خەرمانان یەکێک لە تونێلەکانی کانگای خەڵوزی تەزرەی دامغان داڕما و بەهۆی ئەو ڕووداوەوە 6 کرێکار بە ناوەکانی بێهروز ئەفروز، قوربان عەلی کەماڵی، حوسێن غەزائیان، حەمید ئیزەدی، ئەبوولفەزل غەنایی و محەممەد نەعیم لە قوڵایی 400 متری ئەو کانەدا گیانیان لەدەستا. لەم ساڵانەی دواییدا ئەمە سێهەم جارە کە ڕووداوێک لەو شێوەیە لەم کانەدا بەهۆی نائستانداربوونی سیستمی سلامەتی ڕوودەدات و بۆ چەندمین جار کۆمەڵێک بنەماڵەی داغدار کردووە. ئەم کانگایە سەر بە شرکەتی کانگای خەڵوزی ئەلبرزی ڕۆژهەڵاتە کە وەکو یەکێک لە یەکەکانی سەر بە شرکەتی تواننەوەی ئاسنی ئیسفەهان کار دەکات. کرێکاران چەندین جار بەرامبەر بە دۆخی نائەمنی کارکردن لەو ناوەندە ناڕەزایەتیان دەربڕیە و بە فەرمی سکاڵای یاسایی خۆیان لە دەستگای دادوەری کۆماری ئیسلامی تۆمار کردووە. بەڵام دەستگای دادوەری و بەرپرسانی ئەو کانە هەر جار و بە بیانووی ئەوەی کە گۆیا شرکەتەکە نەک هەرداهاتی نەبووە بەڵکو زیانیشی بووە، خۆیان لە دابینکردنی هەزینەی باشترکردنی دۆخی سلامەتی زیوەتەوە. ئەو کرێکارانەی کە لە ترسی لەسەر کاردەرکردنیان ئامادە نەبوون ناوی خۆیان ئاشکرا بکەن، بە پەیامنێری ئاژانسی هەواڵی مهریان وتووە بەرپرسان بە چاوپۆشیکردن لە خەتای خاوەنکار هۆکاری مەرگی ئەو ئازیزانە دەگەڕێننەوە بۆ کەمتەرخەمی کرێکاران، لە حاڵێکدا ئەو کرێکارانە بە بێبوونی ئیمکاناتی سلامەتی و هێزی فریاگوزاری لێهاتوو تەنانەت خاوەن ئەزمون، پزیشک و بەشی فریاکەوتنی گونجاو لەگەڵ شوێنی کار، جلوبەرگی کار، ماسکی ئستاندارد و چەکمەی کار و هیتر ناچارن کار بکەن. خاوەنکار و بەرپرسانی شرکەت تەنیا بیر لە داهات و قازانجی کانگاکەیان دەکەنەوە، نەک لەو کرێکارەی کە ناچارە بۆ ماوەی چەندین کاژمێر لە قوڵایی پتر لە 400 متری زەویدا خەڵوز دەربهێنێت. بەرپرسانی دادوەریش لەو لاوە دادەنیشن و تەنیا سەیری لە دەستدانی گیانی کرێکاران دەکەن. بە درێژایی چەندین ساڵ شاهدی مەرگی دڵتەزێنی ژمارەیەک لە هاوکارەکانمان بووین و بەداخەوە هەر ئێستای شاهدی ئەم ڕووداوە تاڵینە و وا دیارە ئەم بەرپرسانە ئەم مردانە بە شتێکی سروشتی دەزانن. بە پێی ئەو ئامارانەی کە لەلایەن ناوەندە ئاماریەکانی ڕژیمەوە بڵاوکراوەتەوە، ساڵانە بە شێوەیەکی گشتی 2000 کرێکار لە ئەنجامی ڕووداوەکانی شوێنی کاردا گیانیان لەدەست دەدەن و چەند هێندە ئەو ژمارەیشە بریندار دەبن و لە کار دەکەون. گرنگی ڕووداوەکانی کار لە ڕوانگەی زیانە کۆمەڵایەتیەکانەوە دوو هێندەیە. هەر کرێکارێک کە گیانی خۆی لەدەستەدا خێزانەکەی لەبەر یەک هەڵدەوەشێتەوە. لە بنەماڵێکدا ئەگەر کرێکارێکی نافەرمی گیانی لەدەست بدات، ئەندامانی تری بنەماڵەکەی ناتوانن موچەی خانشینی وەربگرن و واتە ناناوەرێک لەدەست دەچێت. گەلێک جار ئیدارەی کار و دەستگای قەزایی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامی خاوەنکارانی بە مەبەستی دەرباسکردن لە دانی قەرەبوو یان بیمەی لە کارکەوتووی بە قوربانیانی شوێنی نائەمنی کار لە کەمتەرخەمی و دابین نەکردنی ئەمنیەتی شوێنی کار بێبەری کردووە و بە پێچەوانەوە کرێکارە بریندارەکان تاوانبار کراون. خاوەنکاران بەهۆی قازانپەرستی و چاوشنۆکی خۆیانەوە هیچ کات نە حەز بە باشترکردنی سلامەتی شوێنی کار دەکەن و نە نیگەرانی لە دەستدانی کرێکارانن لە ئەنجامی ڕووداوەکانی شوێنی نائەمنی کار. ئەوان تەنانەت نیگەرانی ئەوەیش نین کە کرێکاران لە ترسی گیانی خۆیان کارەکانیان بەجێ بهێڵن، چونکە دەزانن هەر کاتێک بیانەوێت دەتوانن لە نێو ئەرتشی ملیۆنی بێکاراندا کرێکاری دیکەدا بمەرزێن و هەر لەو شوێنەی کارە نائستاندارد و مەترسیدارەدا هەر کارێکی دژوار و تاقەت بڕووکێن بەسەریاندا بسەپێنن. سەرمایەداران جگە لە کەڵەکەکردنی سروەت و سامان بیر لە هیچ شتێکی تر ناکەنەوە. ئەوان نایانەوێت هەزینەی دابینکردنی ئاسایش لە شوێنی کار بدەن. ئەگەر ترسی خەباتی کرێکاری بەسەر سەریانەوە نەبێت، تەنانەت لە بیریان دەچێتەوە کە کرێکاریش مرۆڤە، نەک ئامرازێک بەدەستی ئەوانەوە بۆ بەدەستهێنانی قازانج. یان لە دەستانی کرێکار لە شوێنی کار و یان برینداربوونی چە بەهۆی نەبوونی ئیمکاناتی سلامەتی بێت، یان بەهۆی ماندوویەتی و سەعاتکاری زۆر و درێژماوە بێت، چە بەهۆی سەختی کارەکەەوە بێت، یان بەهۆی نەبوونی ڕاهێنانی ئەمنی کە پێویستە لە خۆلی جۆراوجۆردا بە کرێکاران بدرێت، هەموو ئەمانە دەکەونە خانەی تاوانکاریەوە.
بەهۆی هەر ڕووداوێک کە سەرچاوە گرتوو لەم هۆکارانەوە بێت پێویستە خاوەنکار بهێنرێتە سەر مێزی لێپرسینەوە و دادگاییکردن. برینداربوونی کرێکار تا ئەو کاتەی لە دادگایەکی عادڵانەوە بە حزوری لێژنەیەکی سوێند خواردووی پێکاتوو لە خودی کرێکاران پێچەوانەکەی نەسەلمێنرا بێت، خاوەنکار بە تاوانباری سەرەکی دادەنرێت. تەنانەت لە هەندێک حاڵەتی دگمەندا کە ڕەنگە ئەم هۆکارانەیش کاریگەر نەبووێتن، کرێکاری بریندار و بنەماڵەکەی لە هەر حاڵدا دەبێت بە تەواوی بیمە بیانگرێتەوە. تا ئەو کاتەی کە شەپۆلی شۆڕشی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ڕژیمی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایەداری لە گۆڕنە نابێت، کرێکاران خۆیان دەبێت لە فکری خۆیاندا بن و بە پشتبەستن بە خەباتی یەکگرتوانەی خۆیان خاوەنکار و دەوڵەت ناچار بکەن ئاسایشی شوێنی کارەکانیان بۆ دابین بکەن. پێویستە گیان لەدەستانی کرێکاران لە شوێنی نائەمنی کار وەکو کوشتنی بە ئەنقەز هەژمار بکرێت. ڕووداوەکانی شوێنی کار چە بەهۆی ماندوویەتی کرێکارانەوە بێت یان لە ئەنجامی نەبوونی ئستانداردەکانی سڵامەتی دەبێت بخرێتە ئەستۆی خاوەنکارەکان. دابینکردنی سڵامەتی شوێنی کاریش وەکو هەر داواکاریەکی تر تەنها بە زەبری خەبات و هاوپشتی چینایەتی کرێکاران بەسەر سەرمایەداران و دەوڵەتە پشتیوانەکانیاندا دەسەپێندرێت.